بەپێی زانیاریەکانم تۆ هەتاو محەممەد ئیسماعیلی بربژیری شمارە 4 لە بازنەی کێرکووک لەسەر لیستی 275 پارتی دموکراتی کوردستان خاوەنی ماستەری لە بەڕێوەبردنی پەروەردەی ڕاهێنەری پەرەپێدانی توانە مرۆیەکان و ڕاهێنەری بواری خێزانیت ئێستاش وەکو مامۆستایە کار دەکەیت بەخێری بۆ بەرنامەی AI5 5 پرسیارت لێ دەکەین بۆ هەر پرسیارێک یەک خولەکت هەیە بۆ وەڵاندانەوە ئایا ئامادەی دەستێ بکەین؟ بەڵێ. پرسیاری یەکەم تۆ خەڵکی کەرکووکیت چی دەکەیت بۆ جێبەجێکردنی مادەی 140 مادەی 140 لە 2005 دابین کراوداندرا داڕێژرا و ئەوەش لە سێ خاڵ خۆیەگرێتەوە خاڵی یەکەم تەطبیع کە ئەوەش جێبەجێکردن و خاڵی دووەم ئستیفتا کە ئەوەش ڕاپرسیکردن و خاڵی سێم سەرژمێری کە ئەویش ئەوەیە ئەم سەرژمێری بۆ ئەو با بڵێن ئەو خەڵکەی لەو شارانە هەن کە ناداکوکی لەسەرن کە با بزانی لیان بپرسین کە ئایا ئەگەڕێنەوە لەسەر هەرێمی کوردستان یان لە ژێر ئیداری بەغدا دەمێننەوە و هەتا ئیستا ئەمانە هیچی جێبەجێ نەکراوە و هەر لە هەمان کاتا لجنەیەک تشکیل کرا ئەو کات وابوو تشکیل بکرێ لجنەی باڵای پێڵێن بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەڵام ئەو لجنەیە ئەوە تقریبا 18 ساڵە لە 2005 تا ئیستا هەڵنەساوە بەکارەکەی خۆی بۆیە ئێمە وەکو ئەگەر ئینشاء الله چوینە ژێر قوبەی پەرلەمانەوە ئیش لەسەر ئەواکەین و فشارێکی زۆر دروست دەکەین کە چۆن ئەم لجنەیە کارا بکەینەوە و ئیشی خۆی بکە بۆ جێبەجێکردنی ئەم سێ خاڵەی باسمان کرد. بەداخەوە بەپەی زانیاریەکان مادەی 140 شەگێک لەو مادانەی کە دەسەڵاتی ناوەندی پێشەلی کردووە کە مادەیەکە دەربارەی دیاریکردنی سنووری نێوان هەرێمی کوردستان و عێراقە کە بە ناوچە ژێناکوکەکان ناو دەبرێت پێویست بوو لە ڕێسەژمێری و دیاریکردنی مولکەکان ئەم سنوورانە جیا بکرێنەوە بەداخەوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە سیستەمی تعریبکردن ڕووی لە زیادیە و داگیرکاری و لەو سنوورانە بەردەوامە. پرسیاری دووەم زانیاریم پێ بدە ئایا کەرتی پەروەردە لە نەوچە دابرێنراوەکان پێویستیان بە پێداچوونەوە هەیە؟ بەتەکید بۆ نمونە تاقیکردنەوەی عێراق و پەروەردەی عێراق زۆر جیاوازی هەیە لەگە تاقیکردنەوەی کوردستان وەکو با بڵین تاقیکردنەوەی شەشی ئامادەی کوردستان بریتە لە پرسیار و وڵامدانەوەی دابینکراو بۆ قوتابیەکان بەڵام ئەمە نییە لە با بڵین پەروەردەی عێراق بۆیە ئێمە وەکو خۆمان ئەوەمان جەقتی ئەومان لەسەر ئەوە کردووە کە دەبێ ئەمانە بکرێت و دەبێ ئیش لەسەری بکرێ و هەر بۆ ئەوەش شێوازی پەروەردە و شێوازی با بڵین ئەو مادانەی کە قوتابی ئەیخێنێ وەکو خوێندکار هیچ سوودێکی لێ نابینێ بۆ دوا ڕۆژی. وەڵامێکی نایابە بەپەی زانیاریەکانن ژماری ئەو قوتابخانانی کە بە زمانی عەرەبی دەخوێنن زۆر زیاترن لە ژماری ئەو قوتابخانانی کە بە زمانی کوردی دەخوێنن ئەمەش ناداس پەروەرانەیە لە هەمان کات لە ئاستی خوێندنی باڵا فەرمانێک دەرکرابوو گوایە کە دەبێت قوتابیان بە زمانی عەرەبی وەڵامی پرسیاری تاقیکردنەوەکان بدەنەوە ڕاستە ئەم کێشەی چارەسەرکرا بەڵام ڕەنگە لە ئایندە سەر هەڵبداتەوە. پرسیاری سێم وەک ڕاهێنەرێکی خێزانی پێتوانەیە کە یاسای باری کەسیەتی لە عێراق پێویستی بە پێداچوونەوە هەبێت؟ زۆر لەسەر ئەو بابەتە قسەمان کرد و زۆریش تێبینیمان هەیە لەسەر ئەو بابەتە چکم وەکو خۆم ڕاهێنەرێکی دەرونی و ڕاهێنەرێکی خێزانی ئەبینم کچ لە خواروی 18 ساڵ بە هیچ شێوەیە یعنی دروست نییە زەواج کات چکم تۆ دروستکردنی خێزانێک زۆر موسسەی با بڵین عائیلە و خێزان موسسەیەکی زۆر گرنگە و دروستکردن شیوە ئاسان نییە ئەوە بەیانی منداڵی لێبێتەوە و کۆمەلگاش هەر لە خێزانەوە دروستە بێ بۆیە ئافرەتێک کە نزوجی مێشکی و توانای نەبێ لە بیرکردنەوە و لە بڕیاردان چۆن من وای لێ بکەم بتوانێم موسسەیە بۆ من دروستکە و جگە لەوەش بۆ دوا ڕۆژیش وەکو شارێکی دەرونی لەسەر ئەم کچ و کوڕە ئەبن ئەگەر هەردووکیان بە تەمەنێکی بچووکەوە ئەم موسسەیە دروستکەن و دواتر ئەمە حقوقی ئەو منداڵە ئەبا کە لەم با بڵین ئەم ئافرەتە دروستە بێ کە تەمەنی هێشتان گونجاو نییە بۆ ئەوەی بتوانێت ببێتە دایکێک ئەو لەوەیە خۆی نەتوانێت بڕیاردا لەسەر خۆی چۆن بڕیارەدا لەسەر منداڵێکی بچووک بۆیە ئێمە لەسەرەوە زۆر قسەمان کرد و هەر لەسەرەوەش چیرۆکێکم هەیە کە خۆم وەکو ڕاهێنەرێکی با بڵین خێزانی دایکێک کە هات بۆ لای من پێش ئەم بڕیار دەرچوونە بە ماوەیەکی زۆر کورت هەروە چەند ڕۆژێ بوو وتی من کچەکەم عمری تقریبا 12-11 ساڵە تاکوم ئێستا ئەوێ لە دەرەوە یاری
کە ڕێگایەکم پێنیشاندا کە من لەگەڵ کچەکەم بەکاری بێنم کە ئقناعی کەمیتر نەڕواتە دەرەوە یاری بکە لە کاتێکدا من سەیرم هات کە بڕیارێک دەرکراوە کچ لە 9 ساڵی ئاسایە بدرێتە شوونەک لە 18 ساڵی یعنی ئەگەر تۆ بێ ئەم چیرۆکە لەگەڵ ئەمە بەراورد کەیتەوە جیاوازێکی زۆر هەیە و هیچ ناگونجێ لە واقعیان. بەداخەوە زانیاریم هەیە یاسای مارەکردنی کشانی خوار 18 ساڵ لە ناوەڕاستی مانگی شوباتی 2025 پەسەند کرا کە ئەمەش پێچەوانەی یاسای نێودەوڵەتیەکانە چونکە ئەو تەمەنا لە یاسای نێودەوڵەتی بە مێرد منداڵ ناو دەبردرێت ئەمەش وا دەکات لە ئەستی بەرپرسیارەتی نەبیت بۆ دروستکردنی خێزان بەم شێوەیەش شیرازەی خێزانەکان تێک دەدات جگەلەوەش هەموو مافێکی بۆ پیاو فەرەهم کردووە کە ئەمەش دەسەڵاتی پیاو ساڵاری بەهێزتر دەکات. پرسیاری چوارەم ئایا پێویستە پەرلەمانتارانی کورد شارەزایەکی باشیان لە زمانی عەرەبی هەبێت؟ ئەبێ شارەزایەکی زۆر باشیان هەبێەوە بێ زمانێکی عەرەبی زۆر ناتق بزانن چکم هەر بۆ نمونە شتێکی زۆر سادەتان بۆ باسەکەم من ئەگەر بێت و عەرەبی نەزانم و هێکێکیش تەرجومانێک هەبێ بۆم تەرجومە بکە هەتاکم ئەو پرۆژە یاسایی دەرەچێتن هەتا من تەرجومەم بۆ کرێ هەتا من لێی تێگەم هەتا من لێی وردەبمەوە پرۆژە یاساکە تێپەڕەکرێ. و ئێمەش لەوێ شەڕی ئەوە ئەکەین کە چۆن بتوانین بە زووترین کات و بە ڕاست و دروستترین ڕێگا داوای مافەکانمان کەین بۆیە دەبێ هەمومان زمانی عەرەبی بزانین و زمانی عەرەبیەکی زۆر باش چکم زمانی عەرەبی زۆر گرنگە کە تۆ بیزانی بەباشی چکم بۆی هەیە لەوەیە یەک پیتێک یەک وشەیەک بگۆڕێ هەموماناکە ئەگۆڕێ بۆیە دەبێ بیزانی ئەو پەرلەمانتاری کە ئەڕوا بۆ بەغدا. وەڵامێکی نایابە بەپەی زانیەرەکانم لە عێراق زمانی فەرمی زمانی عەرەبی و کوردیە بەڵام باشترە پەرلەمانتار شارزایەکی باشی لە زمانی عەرەبی هەبێت بۆ ئەوەی بتوانێت پەیوەندیەکی باش لەگەڵ هاوپیشەکانی لە پەرلەمانی عێراق دروست بکات. پرسیاری پێنجەم لە بواری توانای مرۆوی چیت هەیە بۆ ڕخساندنی هەڵی کار بۆ دەرچوانی زانکە و پەیمانگەکان؟ وەکو گەنجەکان ئێستا وەک ئەزانین زۆربەی گەنجەکانمان کاریان نییە و بێکار دانیشتومە بە تایبەت ئەوانەی لە زانکۆکان تەخەڕوجەکەن و دەرەچن و ئێمە وەکو ڕاهێنەرێکیش زۆر کارمان لەسەر ئەو بابەتانە کردا کاری ئەوە ئەکەین کە مەعهەد میهەنی پێ ئەڵێن کە دابین کرێ بۆ گەنجەکان کە چۆن وایان لێکەین بتوانن خاوەن کاری خۆیان بن چکم ئێستا ئێمە ڕێژەیەکی زۆر ئەگاتە 6 تریلیۆن بەبانەوە کە ساڵانە ئەدرێ بە موچەخۆرەکانی سەرتاسەری عێراق ئەوەش بۆ خۆی بارقورسێکی لەسەر عێراق دروست کردە لەسەر ئاستی عێراق لەبەر ئەوە ئێمە ئەگە سەیری جیهانی دەرەوەکەین و وڵاتەکانی دەرەوە زۆر با بڵین ئاعتیمادیان لەسەر کەرتی حکومی نییە کەرتی تایبەت لەوێ ئیش زیاترەکە و گەنجەکانیش لە بواری با بڵین کەرتی تایبەتەوە ئیش زیاترەکەن و وەزیفەی زیاتریان هەیە ئەمە لێرە نییە نەڕوخساوە بۆ گەنج ئەوەش بۆ لەبەر ئەوەی بیرۆکەیەک هەیە لێرە کە کۆمەلگاکە لەسەری ڕواتەڕێەوە ئەوش ئەوەیە کە تۆ دەبێت لە با بڵین لە دامودەستگاکانی حکوومەت ئەگەر دامەزری بۆ تۆ باشترە مستەقبەلی خۆت دابینەکەی ئەگەر نا زۆر خراپە بۆیە گەنجەکانەوەی بیر بەواکەنەوە ئەجا سەیرەکەی ئەو بیری ئەوە ئەکاتەوە کە چۆن دامەزرێ لە با بڵین لە دامودەستگاکانی حکوومەت تەمەنی ڕۆی گەیشتە 30 ساڵ هیچی بە هیچ نەکردووە بۆیە دەبێ وا بکەین گەنجەکان بیریان بگۆڕێ بتوانن ینی وەک چۆنەڵێن ئەها کار بۆ خۆیان دروستکەن با بڵێ مەشاریع دامەزرێنن و لەو وارەشۆ زۆر ڕاهێنانمان کردو بە گەنجەکان کە چۆن پرۆژەی بچووک دروستکەن و چۆن بیبن بەڕێوە. بەداخەوان زانیاریم هەیە لە عێراقدا ڕێژەی بێکاری و هەژاری ڕوو لە زیاد بوونە گەنجان هەلیکاریان کەمە و ئەمەش داگەڕێتەوە بۆ قۆڕخکاری لایەنە دەسەڵاتدارەکان عێراق کە بیر لە گەنجان ناکەنەوە توانای دروستکردنی هەلیکاریان نییە بەم شێوەیەش ڕێژەی بێکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە. هەتاو محەممەد ئیسماعیل بربژێری ژمارە 4 لە بازنەی کەرکووک لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ وەڵامەکانت داوا دەکەم خەڵکی کوردستان متمانەت پێ ببەخشن تاکو بتوانیت ببیت بە پارێزەری مافە دەستوریەکانی هەریمی کوردستان لە پەرلەمانی عێراق. سپاس بۆ ئێوەش.